of the inability of خانم پراسخارد به اشکرەی گۆتە ئەنجومەنی ئەولەهیە نەتەوێنێ گرتی و هەر ڕێبەرێکی عێراقی دکارە وڵاتی خۆ ڕابکێشە ناو شەڕێکی دوور و درێژ و خوێنی لێ دیسانژی هەر ئەو دکارن بەرژەوەندیان نیشتیمانی لە پێش هەر تشتیدانن و وڵاتی خۆ ji vê krîzê derbas bikin. Wê got jî em bi wan re bêrawestiyan karî dikin ji bo bidestxistina tenahiya Iraqê. we do not have a magic wand. ما داري سحري ددستانينا لداوية هر تشت بحزا سياسي دبت. جێگرێ نوێنەرە ئەمریکی لە نەتەوێنێ گرتی گۆتە ڕێبەرین سیاسیین عێراقی و بتنی ڕێک بۆ بدەستخستنا ڕیفۆرمان و پێک ئینانە حکومەتێکی بەرسڤە داخوازین عێراقیان بدا دەڕێکا دیالۆکە ڕاستەقینەدایە نەبتن دووتیژیان. وی ڕژدی لەوانە کرد هەتا ji بەردانانە ji hev re bikin û hizra berjewendiyên gelê xwe bikin. We call on the government of Iraq to continue its efforts. ام داخوازی جه حکومت عراق دکن به بردوامی هول بدن بو آفراندنا دستوداره که ربطه و گراندنا توای آواریان. گله گرنگ حکومت عراق و یا هرما کردستان ریکفتنا شنگال جبجه بکن و هزرانو دا آودان کرنین لزگین دا جواکین ایزدیان دا بکن جبر کووان پیدوی به همو رنگین خدمت گزاریان هیا. نوێنەرە نەتەوێنێ گرتی لە عێراقی باوەڕ دکە و تاپۆکردنا دەسەڵاتێ سەردەمێ نە ئارامیەیە هەم دی عێراقیدا و هەمژی لە هەرێما کوردستانە عێراقی و بەرئەنجامین سیاسیین نەئەنجامدانا هەڵبژارتنان لە هەرێما کوردستانی و پشتگوخستنا بنەمایەن دیموکراسیێ دێ پڕ بەها بن و ئەگەر بوو سەردەمێ وێ نە ئەوە مەهوشداری نەدایە. Hence, we are impatiently waiting for parties to جبر في ام لبندا همو آليانا سوزن خواه بجه بيننو كاري جبو خزمت و برجوانديا خلق هريما كردستاني بكن. پلاسخارد گوتە نەتەوێنێ گرتی و gelek عێراقی bêhîvî bûne û bawerî bişiyana siyasetmedarên xwe nemaye heta ku karekî bikin di berjewendiya gelê Iraqê de be. Wê got jî gendeliya berbelav sedemê bêserûberiya hukmraniya Iraqê û bi rastî jî çi ji rayedarên Iraqê nikarin bêjin ew ji gendeliyê paqijin. Dexîlê Şemo, dengê Amerîka.